یەکەم مەشروعیشین کە لە کوردستان دەتوانم برێم 650 دەفتەر خەڵک گوتی ها دکتۆر درێت ئەوە پارە باخوا لە من خۆش ببیتن. هێشتان بەخۆم نەچمە باشتێ زیاتر لە 650 دەفتەر خەڵک ئەو سیقەی لە چێ وەرگرت لەنگۆی وەرگرت لەسەر مینبەرەکان دەیانجا لەسەر مینبەری باسمان کرا باسی ئەو خەستەخانەی کرایە کاتێک کە جێ لێ دەبوو ئەوش دەهات پارەی دادەنا مامۆستانی ئاینی بە قسەیان بە وتارەکانیان لێیەکە ئێرە خەستەخانەی خۆتانە ئەمە هەموو مانجی ڕەمەزانان ئۆفەری زۆرمان هەیە عادەتی مانجی ڕەمەزانان زۆر دێنە فرسەتە هەتا نازانم دەگەمە اللهم بلغنا ڕەمەزانی دەرێن ئێستا کە نازانم چەند ڕەمەزانیت کە دەژیم لێ ڕەمەزان فرسەتێکی زۆر گەورەیە ئەمنۆکو دکتۆر دلێر عیادەی خۆم لە کاملی مانجی ڕەمەزانێکە دەرم لێدەن سەڵاواتی لێدەن نەخۆش کە دێتە عیادەی من تەنها 3000 دیناری لە بۆ دەعمی خەستەخانەی دەداتن عیادەکەی من ئەمنۆکو خۆمی سپاری نابەم وماری و ڕۆژی دووشەمانیشم عملیاتم لە بۆ خزمەتی خەستەخانەیە ئەمە پارەی نابەمەوە یعنی ڕۆژی دووشەمە کە عملیات بکەم کە لە عیادەی نەخۆشی ببینم و لە مانجی ڕەمەزانش هەر بەردەوام دەبین لێ هەر کەسێکتان کەسێکی فەقیر معاناتی هەیە نامەچی بدێنێ لە مانجی ڕەمەزانێکە و ئەمە لە خزمەتیدا دەبین تەنها پارەی خەستەخانەدا چونکە عملیات جزئێکی جەڕاحیە جزئێکی مخدریە جزئێکی هی خەستەخانەیە هی مساعد جەڕاح مساعد مخدر یعنی ئەو پارە تەوزیع دەکرێت بەس لکا من 150 حەقی جەڕاحیە یعنی ئۆتۆماتیکی 150 لێکم بۆوە ئەوە زۆر مهم دەبی مخدرەکانی مەش چاوتێرن گوتیان 110 مخدریە گوتیان دکتۆر دێر هەر شتەکە تو کردە خێر ئەمەش دەکەینە خێر ئەوکەیان دامێ لە زیاتی هەر چار مخدرەکەش دەرم ئەوانش 110 یعنی هەر عملیاتێک ئۆتۆماتیکی 160 دێتە خوارێکە هەر کەسێکی فەقیر نارتان خێر خلاص نابی خەسار نابی خراب نابی خێر قەت کەونیش نابیتن لێیەکە ئەمە بەردەوامین لەگەر خێرێ و لە بۆ خودی خۆشتان مامۆستا یونس یاخود ئەوەی کە ئەوتان دەکاتن ئیشاڵڵا پێویستان بە خەستەخانەی نابیتن بەڵام لە مانجی ڕەمەزانێکە هەر فەحسەکتان هەبوو لە بۆ خودی خۆتان 150 داشکاندنتان دەبێتن وەکو ئۆفەری میهرەبانیە ئەلئیحسان و جوابدانە و ئیحسانەکانی گۆیە ئەوەی پێمان بکرێ ئەجری گەورە لەکن خۆی گەورەیە بەڵام ئەمە وەکو دنیاە چی پێمان بکرێتن لە بۆ مامۆستایانی ئاینی لە بۆ هەموو خەڵکی لە خزمەت داینا 150 لە بۆ خۆتان و لە بۆ فەقیەکانیشتان لە مانجی ڕەمەزانێکە هەر فەحسەشان ویست دێتەکنە من ئەمە 150 لە پارەی تەطویری خەستەخانەی لە بۆی دەدەم چونکە ئەو خەستەخانەی هی من نییە بەڵام ئەمن مدیر عامم و موچەشم سفرە لەناو ئەو مەشروعەیە و ئەو زەویەشم وەرگر لە حکوومەتی نەفرۆشت بە پارە ویستم شتێک تێدا دروست بکەین کە هەموو خەڵک دڵی پێخۆش بتن میهرەبانی دروشمەکەی هەمووانە لە بۆ هەمووانە بە بێ جیاوازی میهرەبانی دڵسۆزی و لێزانی